بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله تعالى عليه وسلم. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزانم لخزمة درسي دوهمي عسران من ككتابي نياب أذكار إمام النووي كإمام النووي يكم بابي أم كتابي باسی إخلاص دەست پێ کرد و ساختکردنەوەی نیەتەکان و یەکەمین فەرمایشتی بە باس کردین کە باسی إنما الأعمال بالنیات. دواتر هاتە سەر باسی پێناسەی ئیخلاص چییە. وتەی ئیبن عەباس و غەیری ئەویشی نەقڵ کرد. ئەچینە سەر وتەی ئیمامی محاسبی کەیکێک لە شێخەکانی ئیمامی نەووی نەقڵی ئەکا بۆمان. ئەفەرمێ صادق و ڕازگۆ لەگەڵ خوایە کێیە؟ ئەفەرمێ ئەو کەسەیە کە هیچ گوێی لێ نییە ئەگەر قەدری ئەم و ڕێزی ئەم لە دڵی هەموو خەڵکا بچێتە دەرەوە ئەو بەهایەکی پێ نییە و گوێ پێ نادا. ئەفەرمێ و حەز ناکە بە ئەندازی مسقالە زەڕەیەک خەڵک سەیری کردەوە باشەکانی بکە. ئەفەرمێ هیچ گوێشی لەوە نییە کاتێکەوە خەڵکی خراپەیەکی ئەم ناشرینێکی ئەم ئەبینن حەز ئەکە جوانیەکانی شاراوە بن گوێی لەوە نییە ناشرینەکانی خەڵک بیان بینە یا نەیان بینێ. ئەفەرمێ ئەم کەسە صادق و ڕازگۆیە، واتە ئەو کەسەی لەناو خەڵکە قەدری هەبوو قەدری نەبوو وەکو یەکە و مساویە سەیری ئەکە. حوذەیفەی مەڕعەشی ڕەحمەتی خوای لێبێ ئەفەرمێ ئەوەیە کە ئینسانی ئیماندار ئیخلاص ئەمەیە. ئینسانی ئیماندار کێ صادقە لەگەڵ خوا و ئیخلاصی تەواوی هەیە؟ ئەفەرمێ لە ظاهیر و لە باتینە کردەوەکانی وەکو یەک بن. ئەو کاتێ بە پەنهان نوێژەکە وەکو ئەو کاتە بێکە بە ئاشکراییکە، هیچ فەرقێکی نەبێت. لەویانە پەلەپەل نەکە و لەمیانە لەبەر خەڵکی جوانی بکە، نە وەکو یەک نوێژەکانی جێبەجێ بکە، عیبادەتەکانی جێبەجێکە. ئەو کاتەی پەنهانە هەر وەکو ئەو کاتەیەکەوە ئاشکرایە. ئەفەرمێ قاسمی قوشەیری فەرموویەتی ئیخلاص إفراد الحق سبحانه وتعالى في الطاعة بالقصد. ئەوەیە بە تاک و تەنها خوا ببینی کاتێک کە عەبدایەتێکەکەی لە نێتی توێ بەس خوا هەبێ، تەنها مەبەستە ئەو بێ لە خوا نزیک بیتەوە، هیچ مەبەستێکە لەوە نەبێ کە خۆت لە خەڵکی نزیک کەیتەوە. ئەفەرمێ هیچ مەبەستە ئەوە نەبێ کە خەڵک سوپاسێکە بکەوە بە باشە باسێکە، یان خۆشەویستی بۆ تۆ زیادکەن، یان یەکێک لە معناکانی تەقەڕوب بە هەر شێوازێک بێ لە شێوازەکان لە غێری نزیک بوونەوە لە خوا هیچ گرنگ نەبێ بەلاتەوە نزیک بیتەوە لە خەڵک یان نەبیتەوە لە خەڵک. طبعا ئەم بابەتە لە بابی ئیخلاصە بابێکی زۆر گەورەیە. ئینسان چۆن ئەو حاڵەتەی بۆ دروست ئەبێ. ئیمامی غەزالی قسەیەکی زۆر جوانی هەیە، ئەفەرمێ دائیمە سەیری ئەوە بکە ئەو خەڵکی کە لە پشتەوەیە یا ئەو خەڵکی کە چاویان لێتە هیچ منفعەت و مەزەڕەتێ بە تۆ ناگەن. 100 ساڵ بە چاکە بە خراپە باسی تۆکەن هیچ زەڕ و نەفع لە تۆ نادا. ئەفەرمێ بۆیە قەت سەیری خەلائق مەکە، بەس سەیری خالقی گەورە بکە کە عەبدایەتێکەکەی لەبەر خاتی ئەوی بکە کە ئەتەوێ بەخشندەیە بکەی. چاوت لەوە نەبێ خەڵک بڵێن پیاوی چاکە، لێگەڕێ دڵەکەت ساخ کەرەوە لەبەر خاتی خوا تەسلیمی بکە و بیبەخشە. ئینسان لەوا ئیخلاصی دەستگیر ئەبێ، لەوا تێ ئەگا، لەوا پێ ئەگا. ئەفەرمێ ئەبوو محەممەد سەهلی کوڕی عەبدوڵڵای توستەری ئەفەرمێ فەرموویەتی خەڵکی عاقڵ سەیریان کردووە، سەیری تەفسیری ئیخلاسیان کردووە، هەرچیان کردووە نەیانزانیوە تعریفی بکەن و تویانە شتێکیان داناوە شتێکی زۆر دەقیق. فەرموویانە حەرەکەی ئینسان، سکوونی ئینسان، سیڕی ئینسان، عەلانیەتی ئینسان، واتە چوار شت. جوڵەکانی ئینسان لەگەڵ وەستانی ئینسان، چ جوڵەی لەبەر خاتی خوا بێ، چ وەستانی لەبەر خاتی خوا بێ، چ ئاشکرای لەبەر خاتی خوا بێ، چ پەنهانی لەبەر خاتی خوا بێ. هەر یەکێک لەمانە تەنها لەبەر خاتی خوا بێ، ئەمە ئیخلاص. نەفس، هەوا، دنیا نەکەوێتە ناو شتەکانیەوە. لەبەر خاتی دنیا نەبێ، لەبەر خاتی نەفس نەبێ، لەبەر خاتی ئارەزوبازی خۆی نەبێ. کەواتە ئیخلاص بریتێ لەوەی کە ئینسان صادقانە ئیشەکانی لەبەر خاتی خوا بکە، ئەنووسێ، ئەخوێنێتەوە، ئەڵێت هەر عیبادەتێک کە عیبادەتەکانی دڵی، عیبادەتەکانی دەرەوەی ئاشکرای هەرمووی لەبەر خاتی ڕەب العالەمین بێ.
سبحان الله غزالي أمشتانا زور وردكاته وطبعا لكتابي مختصر من هاج القاصدين كبدرز وتومانته وزور بالتفصيل وأنا ما باس كردوه إنساني مسلمان كاتك ألين سر وعلانيته هم وكو يقوابه زور ضرورة دقت بدا دقت آية أمكارو كردوي كأيكا والله إمام غزالي جاري وباسك على إنسان جاري دعاءك كسيج أقايلين يا بلام دعاكي مشبوهة بالرياء بو على جاري وهي لدعاكي دعاءك أخوي جان مثلا فلانك كاركم فلانك كس وفلانك كس أقاين لم كاري من بي أفرم حتى أما جورك للرياء أكي بو إنساني إيمان دار أبي زور أقايل بس للرياء بي لأخوة ناسي خويا زور وريانا تعامل كا دور كويتو ولا هموش تيك كوا بوني كيلي بوني خلق بوني مروف بوني جيتي بونور أو تنها ربطي بخواه هبي جل جلاله أفرمي أبي علي الدقاق فرمويتي إخلاص بريتي هميشه خودو بارزي لوي تشاوت لسر خلق بي تشاوت تنها خواه ببيني أفرمي صدق رازقويتيش أويكا إنسان لقل نفسي خويا نجاتي بو بيه مخلص أوي زرية الرياء لناخيا نبي صادقش أوي زرية إعجابي بخوي نبي سري لخوي سر منه وابزانا كردو يباشي كردو وشاكي كردو ذنوني مصرية أفرمي سي علامة أقر هدبو أو نشاني وإخلاصتها سي علامة استواء المدح والذم بلا تو آسان بيك مدح أكا يا ذمك لعام ما يخلق بلاته يكسان بيك دو ونسيان رؤية الأعمال في الأعمال لبيركي كردوكاني خود لنا وكردوكانا بيركي كان نيجا أكي بنمونا سيري نيجاكت مكل لنا ونيجاكتا جواني نيجاكت وهيئة نيجاكت جوان بك بلام سيري جواني أكي مكا لي قرر أفرمي واقتضاء ثواب العمل في الآخرة هميشه نيتد أوابك باداشتي أمل آخرة ورقيته نقل الدنيا بو زانيان أفرمون حتى للزكاة أفرمون تو الزكاة أدي بكسي قرزاري تو الزكاتي بيأشي أفرمون دروز نيك تو بيد يكسر قرزكي بكو جانيته وبلا فلان كذا وقرزكي بكو جانيته بو چونك تو غير مباشر سودك لقرزي كابرا ورقيته قرزكي كير سودك للزكاتي خود ورقيته قرزكي كير بيزي دو كردوته الله أبي باركي بديته كابرا خوي بميل خوي أداته يا ناداته يا إذا بكسي كتير أي قرزكي تو أداته يا قرزي كتير كاري خويتي أم خالص زور قرنجا كإما ثوابي همو كرده وكان من الآخرة بنقل الدنيا يكبون هابزانا فقه إسلامي شون بوني أويت كابرا باداشتكي للزكاتكي ورقرت بي اللي منعك أي شون ديان مسائل هيك بوني أوي لديك إنسان كرده وكان إلى الدنيا باداش ورقرته زماني خلقي بلا وقرن تربية لمتحي خوا جل جلاله سير كرني خلقي بلا وقرن تربية ولا سير كرني خوا جل جلاله بويا كسي إيمان دار أبي زور آقاي لبي كاتك لبردم خوايا لهر طاعتك أوستي نيجا رجوع حج وعمرية زكاتك أيدا صدقيك أي بخشي جهدك أيكا بيكنينك بدم كسيك وأيكا توقيك لقى مسلمانك أيكا تنهى أبي خوا جل جلاله ببيني والله إنساني إيمان دار كتشاكا لقل دايكو بوكي أكاد واشاكا كناكا كدايكو بوكي سيري بكن يا آفرميشي بكن أو شاكا أواءك كخوا جل جلاله تشاوي لي وآقاي لي أبي تشون شاكا يكي كذبه چي جيبا جي كذب قشيري أفرمي كم تريني صدق أويا سر على نتي وكو يقبي تستري للروايات كتير أفرمي بوني الرائحي صدق ناكي أقر بيتو مراعاتي نفسي خوتك يا مراعاتي غيرك ليه قرر لنفسي خوت ولا غيري خوت بو إبتواني صدقي طواتي ودزگير ببي أفرمي زانيان إمام أفرمي زانيان زور قسيان لسر إخلاص كردوا قسكان أن كوتاينا أمن دبسة أما تنها سرتايق بو إمام ويستي بمان باتناو كتابي أذكاره بوي لدواي أما يكسر فصلك دس بي أكاد لإخلاصك بيوستي ناميني فصلك أما أفرمي العمل بفضائل الأعمال قاعدة بو إما داء الرجاء إما لجيانا زوجت من بيستو عزيزا كي هي نجي زحاي نبيستبه كي هي نجي ويتري نبيستبه
کێ هەیە ذیکرەکانی نەبیست بێ پێش نوێژ پاش نوێژ، کێ سونەتەکانی پێش نوێژ و پاش نوێژی نەبیست بێ، هەرچی چاکەیە بیستومانە. ئەفەرمێ ئیمام قاعدەیە بۆ ئێمە دائەڕێژێ ئیمامی نەووی، ئەفەرمێ بزانە ئیعلەم أنه ينبغي لمن بلغه شيء من فضائل الأعمال أن يعمل به. هر کەسێک لە ئێمە واجبە لەسەری بۆ یەک جاریش بێ، هەر کردەوەیەکی گوێ لێ بوو کردەوەی باش بۆ یەک جاریش بێ جێبەجێ کردبێ، ناوێ بە کولی تەرکی کردبێ، وەلەو مەڕەتەن واحیدە، با یەک جاریش بێ لە عومرە ئەبێ کردبێتی، بۆ ئەوی بێتە ئەهلی ئەو خەیرە، بۆ ئەوی بە ئەهلی ضوحا باز بکرێ، بە ئەهلی شەو نوێژ باز کرێ، وەلەو یەک جاریش بێ لە عومرە حەسە شەو نوێژ جێبەجێکە، با یەک جاریش بێ. ئەفەرمێ بە هیچ شێوازێ بۆی نییە بە کولی هەرچی شتە مطلقە بە مطلقی هەرچی ئەعمالی صالحە یان هەرچی ئەو کردەوەی تەرکی بکە ئیلا جێبەجێ کردبێ، یەک جاریش بێ سیواکت کردبێ، هەر سنەتێ بیستت جارێکیش بێ لە عومر تا جێبەجێت کردێ بۆی ئەهلی ئەو فەضل و ئەهلی ئەو گەورەیە بی. چەندێک پێت کرا، چەندێک توانیت کە ئەڵێن یەک جاریش بێ و حەدی ئەقەلە، چەندێک توانیت لە ئەهلی ئەو فەضل و لە ئەهلی ئەو گەورەیە بە. پێغەمبەر گیان صلی الله عليه وسلم لە فەرمایشتێکە کە متفق عليه و صحیحە، بخاری مسلم ڕوایەتیان کردووە، ئەفەرمێ ئیذا ئەمەرتکم بشەیء، ئەگەر فەرمانم پێکردن بە شتێک فەئتوا منه ما استطعتم، چەندێک توانیتان ئەو کردەوەی جێبەجێک، چەندێک توانیتان فەئتوا منه ما استطعتم، چەندێک توانیتان جێبەجێکەن. واتە هەر فەرمایشتێکی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە فەضائیلی ئەعمالە بەرگوێ کەوت وەلەو جارێکیش بێ جێبەجێیک، چەندێک توانیت جێبەجێیکە 50 جار 100 جار بیستوتە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم لە ڕۆژێکە 100 جار ئەستەغفر الله کرد، وەرە یەک جاریش بێ لە عومرتا تاقی کەرەوە، وەرە چەندێ توانیت تاقی کەرەوە، چەند ڕۆژ توانیت چەند عومر توانیت لەگەڵ ئەو فەرمایشتەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بژی. بیستوتە پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم کاتێکەوە چۆتە ڕکوع اختلاف لە بینی زانایانە دروست بوو، ئایا ئەژنۆی یەکەم جار داناوەیە دەستی، هەندێک لە عولەما فەرموویان یەکەم جار ئەژنۆی، هەندێک فەرموویانە دەستی. ئەفەرمێ وتوقف فيه النووي، ئەم ئیمامی نەووی عەزیمەی کە ئێمە لە خزمەتیان ئەفەرمێ ئیجتیهادی پێ نەکراوە لەم مەسەلە، ئەوەندە ئەدلەی هەردوو لا بەقووەتە. وتوافق فيه ابن تيمية، ابن تيمية فرميتي موافقة أكن لبيننا هنا جار بقاج برو هنا جار بدز برو بوي أجري هردو كان دسكي بوي دي قد بدأ هر فرمايشتي كي بيغمبري خوا صلى الله عليه وسلم حتى الزانيان أجر كان تفسيري كان بو كردبو هول بدأ هر داني كان جار جيب جيكي تكو فضائلي أعمال خد بي قورة أبي أجري قورة تري دسكي إما باسي ذكر كان أخوانين لە جلە بەرکردنێکە چەندین ذکر هاتووە، هەر جارەی دانێکیان بۆ جارێکیش بێ تاقی کەرەوە، هەر بۆ هەر جارێکیان یەکێ لەو ذکرانە بخوێنە، بۆیە ناکرێت لە ماڵی تۆیە ئەم کتێبی ئەذکارە نەبێ، هەموو ذکرەکانی کۆ کردوێتەوە، هەموو فەضائیلەکانی کۆ کردوێتەوە، ئیشمان پێیەتی، ئەبێ لە ماڵەکەمانە تەواجودی هەبێ، ئەبێ لە دڵمانە وجودی هەبێ، ئەبێ لە کردەوەی ڕۆژانەمادا ڕەنگ بداتەوە ئەم کتێبە. هەر یەکێک لە ئێمە پێویستمان بە تەطبیق و تەنفیزی ئەم کتێبە پیرۆزە هەیە. ئەمەندە لە ئەمڕۆیە کفایەت ئەکەین بە دەرسی نایابی ئەذکاری ئیمامی نەووی، داوا ئەکەین لە ذاتی پاکی پەروەردگار هەر هەمومان تێراو بکە لە جوانیەکانی ئەم کتێبە پەروەردگارە، بە نووری ئەم کتێبە دڵێ هەمومان ڕۆشن کەرەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوای گیان تۆ خۆت ئەزانی ئەم کتێبە پڕ لە فەرمایشتی پێغەمبەری خوا صلی الله عليه و آله وسلم. خوای گیان بەهێزی ئەم فەرمایشتانەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە لە زاری شیرینی ئەوە دەرچوون دڵەکانمان ئاوەدان کەرەوە، ماڵمان ئاوەدان کەرەوە، وڵات و نیشتیمانمان ئاوەدان کەرەوە. خۆی گەور لە گوناهی من و شی ئەوش ببورێ. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين. خۆی گەور لێمان قبول کە یا رب.